چەند ساڵێکە چەکدارەکانی داعش لە مووسڵ نەماون، بەڵام دەستی وێرانکاریان لە مۆزەخانەکەی مووسڵ بۆ پاچە شوێنەواریانەوە دیارە کە چیرۆکی 2500 ساڵی مرۆڤایەتیان دەجێڕایەوە. شوێنەوارەکان پارچە پارچەی وێرانەیەکن، بەڵام شارەزانی فەرەنسی مۆزەخانەی لۆفەر پشتیوانی عێراقیەکانن تا جارێکی تر ڕۆح بەبەری ئەم پارچە شوێنەواریاندا بکەنەوە. ئەرکەکەمان بە شێوەیەکی سەرەکی پێدانی شارەزاییە تاوەکو شارەزایانی مۆزەخانەی مووسڵ بتوانن بە باشی کارەکەیان بە ئەنجام بگێنن. ئێمە لێرین تاوەکو ڕوونی بکەینەوە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم کێشەیەدا بکەن. ئەم پارچە بەرد و نەخش و نیگارە شوێنەواریانەی ئێستا دەیانبینن ڕۆژگارێک لەبەری مێژوویەکی دێریندا بووە. ئەو ڕۆژەش بەبیر مرۆڤایەتیدا دێنێتەوە کە چۆن چەکدارەکانی دەوڵەتی ئیسلامی کەوتبوونە گیانی مێژووش، بەڵام هێشتا هیوایەک هەیە بۆ دروستکردنەوەی ئەوەی داعش ڕووخاندی. 5 پارچەی گرنگ لە مۆزەخانەکەدا هەن، لەبەر ئەوە پێویستە لەسەرمان هەموو پارچەکان جیا بکەینەوە و بە جیا کۆیان بکەینەوە و دواتر پێکیانەوە بلیکێنین. پارچەکان لە دەرەوە و ناوە هەن و بە هیواشین کۆیان بکەینەوە. تەختی پاشای ئاشووری و شێرە باڵدارە گەورەکەی نەمرود و یان هەر پارچە شوێنەوارێکی تری مۆزەخانەی مووسڵ شارەزای فەرەنسی و عێراقی خستۆتە بەردەم ئەزموونێکەوە کە بە جیهان بڵێن چەکوشی هیچ ستەمکارێک ناتوانێت مێژوو بەهاڕێت. سەرەتا ئەگەر لەسەر بربەستەکان بدوێین، پارچەکانی تەختی پاشایی ئاشووریەکان هەر زۆر وردن. تەنانەت هەندێکیان وەک خۆی لێ هاتووە کە هیچ نەخش و نووسراوێکی ناناسیتەوە تاوەکو پشتی پێبەستی. لە کاتی هاتنی داعش زۆری ئەم پارچانە تێکشکێنران، زۆریشیان دزی. هەر داعش بە تەنها نەخش و نیگاری بزماری و مێژوێکی 2500 ساڵەی وێران نەکرد، زۆرێک پارچە و شوێنەوار لە بازارەکانی ڕەشدا سەودای پێوەکرا کە لە ڕابردوو لە ئەمریکا و وڵاتانی تریشەوە هەر شوێنەواری عێراقیە و بۆ وڵاتی دایک دەیگەڕێنەوە. یەحیا بەرزنجی، دەنگی ئەمریکا.